پاژماوەی کۆچبەرە نایاساییەکان ئەو کەسانەی کە لە سنووری نێوان مەکسیک و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە پەڕیونەتەوە. هەک بە بەجێ هەڵراوەکان لە بەشێکی بیابانی سۆنۆرای ئەریزۆنا لە نزیک تۆکسۆنەوە پاسەوانانی سەرسنوور لە ساڵی 2001ەوە تا ئەم سەروەختە 2500 لاشەی کۆچبەرانیان دۆزیوەتەوە. ڕیزبەندکردنی ئەم بابەتانە وێناکردنی ئەو مەینەتیانەیە لە بابەتگەرێکدا کە هیچ شوێنێک نایانگرێتەوە. هەر یەک لەم هەگبەی نوێنەرایەتی هەر تاکە کەسێک دەکات کە لە سنوورەکە پەڕیوەتەوە. هەندێک لەوانە پەڕیونەتەوە و سەرکەوتوو بوونە و ڕەنگە زۆربیان بن. هەندێکی دیکەشیان سەرکەوتوو نەبوون. ئەوەی بۆ ئێمە جێبایخە ئەو فەرهەنگە هەست پێکراوەیە چیان لێ بەجێماوە پاشماوەی بەجێماوی ئەو کۆچبەرانەیە. جزدانی پارە، فڵچەی دەمودان، وێنەکان، نامەکان تێکڕا لە ناو چەندین ئەو بابەتە سادانەدا بوون کە لە پەناو پەسارەکاندا کۆکراونەتەوە کە هی ئەو کۆچبەرە نایاسانەیە لە سنووری مەکسیک پەڕیونەتەوە بۆ ئەمریکا. بەشێک بۆ سندوقە ڕۆشنەکان دیاریکراوە. هەر یەکێک لەو سندوقە ڕۆشنانە هەروەها هەگبەی شانەکان نوێنەرایەتی دوایمین ئەو شتانەی هەر کەسێک دەکات کە لەگەڵ خۆیدا هەڵی گرتوون بەر لەوەی جانیرە دەست بدات. کەواتە هەر یەکێک لەو سندوقە ڕۆشنانە تاکە کەسێکە ئەو شتانی تێدایە کە بۆ ئەو دەگەڕێتەوە کە ئەو کەسە بەر لەوەی جانە دەست بدات هەڵی گرتوون. هاوکات ڕێکخراوێک هەیە لە تۆکسۆن ئەم پاشماوە بەجێماوانەیان کۆکردوێتەوە و لاشەی ئەوانش کۆ دەکاتەوە کە گیانیان لە دەست داوە. ئەوان لە هەوڵی ئەوەدا نزیکترین کەسە نزیکەکانیان بدۆزنەوە. ئەمە ئەو بەشای پرۆژەکەیە کە باز لەو شتانە دەکات. ئێوە لەم جیهانە ناشوێنەدان لە نێوان دوو وڵاتدا. ئەمەیە بەسەرهاتی کۆچبەرەکان. ئەوان لە ڕەوشێکدان لە نێوان مەکسیک و وڵاتی یەکگرتووەکاندا کە هیچ شتێک نانگرێتەوە. ئەوان نوێنەرایەتی جۆرێک لە ناشناسی دەکەن. ئەو ناونیشانی پیشانگاکەمان بۆ باز دەکات کە بریتیە لە هیچ شوێنێک نایانگرێتەوە.